بەراورد بە ساڵی ڕابردوو لە ئیدارەی سۆران ڕووداوەکانی خنکان زیادی کردووە. ئامارەکان قسەی جیاوازیان هەیە. تەنیا لەم وەرزەدا 10 کەس لە ڕووبارەکانی ناوچەکەدا خنکاون. لە بەرامبەریشدا تیمەکانی بەرگری شارستانی توانیویانە 10 کەسی دیکە لە مردن ڕزگار بکەن. بەڵێ ئەم ساڵ لە سنووری ئیدارەی سربەخۆش سۆران سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران 9 حاڵەتی خنکانمان هەیە و حاڵەتێکی تری خنکان کە لە سنووری بەرگری شارستانی قەزای دۆ بووە، بەڵام تەرمەکەی لە سنووری ئێمە دۆزراوەتەوە، واتە 10 قوربانیم لەو سنوورە دۆزراونەوەتەوە و هەروە 10 حاڵەتی ڕزگارکردنی 100%مان هەیە لە نێو ئاوداکە لەلایەن تیمەکانمانەوە توانراوە هاوڵاتیان 10 هاوڵاتی لە نێو ئاودا ڕزگار بکرێن. لە نێوان ئەم شەپۆلە مەترسیدارانەدا پیاوێک هەیە کە 18 ساڵە تەمەنی خۆی لەگەڵ ئاودا بەسەر بردووە. فەیزوڵڵا ئەسعەد ئەندامی تیمی مەلەوانی بەرگری شارستانی سۆران ئەو ناوەیە کە 25 مرۆڤی لە سنجی مەرگ دەرهێناوە. ئەو تەنیا فەرمانبەرێک نییە، بەڵکو زۆر جار بۆ ڕزگارکردنی کەسێکی دیکە ژیانی خۆی خستۆتە مەترسیەکی ڕاستەقینەوە. لێرەدا هۆکاری زۆربوونی خنکان لە دەڤەرەکەمان بەهۆی ناشارەزایی خەڵکەوێ لە شوێنەکە. خەڵکەکە پێرەی کاکە ئێرە شوێنی مەلەوانیە و مەلەوانی لێەکە تابلۆت لێدایە لە ڕێک لە بەرامبەر تابلۆکەی مەلەوانی ئەکا لە هۆی کارەکەی ئەوەیە کە پابەندی ڕێنمایەکان نابن و بۆیە خەڵک لێرە ئەخنچێ بەداخەوە پێمان نەخۆشە. بەڵام هەرچەند ئاستەنگ هەبیلۆ ئێمە ئامادەیمان تێدا هەیە لەبەرەوەی شوێنەکە شوێنی خۆمانە و شارەزای هەموو ڕووبارەکانی و ئاوەکانی و هەرچەندە جار بەجار بەداخەوە تاخیرێبی دۆزینەوەی تەرم، بەڵام هەر ئەی دۆزینەوە و بەهۆی لێهاتووی شارەزای کارمەندەکانمان ئاستەنگمان لۆ دروست نابی ئینشاءڵڵا. بە گشتی وەکو ڕزگارکردن خۆم نزیک 20 لۆ 25 هاوڵاتیم ڕزگارکردێ لە خنکان لەو منتیقەیە. الحەمدوللا سوپاس بۆ خۆی گەورە. کوردوتنی ئاو و ئاگر لە کەس نابن حازر، بۆیە ئاو متمانەی پێناکرێت. پابەندبوون بە ڕێنماییەکان تەنیا پاراستنی یاسانیە، بەڵکو پاراستنی ئەو ژیانەیە کە ڕەنگە لە چرکە ساتێکی بێباشیدا بۆ هەمیشە لەدەست بچێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.